خولی پێنجەمی هەڵبژاردننی نوێنەرانی عێراق کە خولێکی پێشوەختەیە یاخود هەڵبژاردنێکی پێشوەختەی خولی پێنجەمە چونکە لەسەر داخوازەکانی گەلی عێراقا ئەنجام درا لە دوای ئەو خۆپیشاندانانەی تشرینی کە لە بەغدا و هەموو ناوچەکانی عێراقی گرتەوە داخوازەکانیان ئەوە بوو کە هەڵبژاردنێکی پێشوەختە ئەنجام بدرێت. بانگەشەی هەڵبژاردن خۆی حتمما لە 3 مانگ تقریبا نزیکەی 3 مانگ بەردەوام بچووکە لەبەرەوەی کاندیدی سەربەخۆ هەیە بۆ ئەوەی بتوانن کە بانگەشەکانی خۆیان بە تەواوەتی ئەنجام بدەن. بەڵام وەکو ئەزانین کە بە فعلی دەست پێ ئەکا ماوەی مانگێکە لە ئەمڕۆ لە حوتی مانگ چونکە ئەوە ئەزانین کە لە دەی مانگ دەیدا هەڵبژاردن ئەنجامە درێت بۆیە زۆربەی زۆری لایەنەکان و یاخود کەسەکان تقریبا لە ئێستاوە ئیتر دەست پێ ئەەکەن بەڵام نۆرمال بوو با بڵێن لە پێشتریش ئەتوانرە دەست پێ بکەن لە ماوەی 3 مانگە هەر کاندیدێک یاخود هەر حزبێک ئەیتوانی بانگەشەی خۆی بکە چونکە بانگەشەکان لە سوشیال میدیا لە زۆر شوێنەکان لە با بڵێن سەردانیکردنی خەڵکی بەردەوام بوو لە ماوەی ئەم 3 مانگەدا بەڵام بەفعلی لە ئێستا بەدواوە دەکەونە بانگەشەی هەڵبژاردنەوە. طبعا ئێمە ئەزانین کە چەنای چەند ساڵە ئەم حزبانی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە قۆرەخکاری هەموو شتێکیان کردووە بۆیە خەڵکەکە زۆر ناومێت بوو خەڵکی وڵات پارێز طبعا ناومێت بوو. طبعا ئەمە پێویستی بەوە هەیە کەوا قەنەعەت بە خەڵک بکەیت بەڵام کە ئەچیتە لایەن کە ئەبینن کاندیدێکی سەربەخۆیە یاخود کاندیدێکە کە ئەتوانێ نوێنەری ڕاستەقینەی خەڵک بێ هەڵوێستەکان ئەگۆڕێ چونکە تۆ ئەبێ بەردەوام پەیوەندیت لەگەڵ خەڵکا هەبێ لەگەڵ کۆمەلگایە چونکە هەر کۆمەلگایە کە دەنگ بە کاندید ئەدا یاخود دەنگ بە لیستێکیان بە حزبێک ئەدا بۆیە هەڵوێستی خەڵکەکە لەو ڕوانگەیەوەیە کە تا چی ڕادەیەک ئایا ئەو کەسە کە ئەبێتە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بۆیە هەڵوێستەکان زوو ئەگۆڕێن بەو نسبەتەوە. ئێمە طبعا ڕاستە یەکەم وەکو ژنێک دووەم وەکو هەر تاکێکی کۆمەڵگە ئەزانین کە کۆمەڵگا لە هەموو ڕوویەکەوە ئەم کۆمەلگای ئێمە بێبەشە لە زۆر شت و هەموو حزبەکان ئەو حزبەی دەسەڵاتدارانەکان قۆرخی هەموو شتەکانیان کردووە بۆیە ئێمە ئەتوانین بڵێن کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەنگێکی ڕاستەقینەی کۆمەڵگەی باشووربووین و بە تایبەتی سلێمانیش بین و کۆمەڵێک پرۆژە و پێشنیارەکانمان هەیە کە بتوانین لەوێ لە پەرلەمانی عێراقا لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی گەنجانەوە لە بابەتی ژنانەوە چونکە ئێمە ئەزانین کە ژنان تاکو ئێستاکە بە شێوازێکی ڕاگوزار کە بە شێوەی کۆتا ئەچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵام کە بتوانێت ژن نوێنەرێکی ڕاستەقینەی گەلبێ ئەو کاتە کۆمەلگاش بیرروبۆچوونی ئەگۆڕێت چونکە تا ئێستا زانین کۆمەلگا بەو شێوازنیە کە بتوانێت ڕاستەوخۆ دەنگ بە ژنەکان بدات کە بزانێت ئەو ژنانەی دەنگی ڕاستەقینەی خەڵکە بۆیە ئێمە دەنگێکی ڕاستەقینەی هەم ژنان بین و هەم کۆمەلگاکەمان بین بۆ ئەوەی بتوانین کە ژنان پێگەیەکی جیاوازیان لە هەم ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە ناو خەڵکدا کە بتوانین لە داهاتوودا کە ژنان بە شێوازێک و بە ڕێژێکی جیاوازتر بەشدار بن لە هەڵبژاردنەکاندا. دیارە بەداخەوە ینی ئەم قۆناغی کە ئێستاکە بۆ هەڵبژاردن هەیە خەڵک نیگەرانە باوەڕی نەماوە مزداقیت نەماوە بۆ هەڵبژاردن بە حکمی ئەوەی کە لە ڕابردوو بینیان ئەو لیستانەی کە هەبوون ئەو هێزە سیاسیانەی کە هەبوون هەمووی بۆ قەنجازی خۆیان و حیزبەکانیان کاریان کردووە لە کاتی دەنگدانە خەڵکیان کۆ کردوەوە بەڵام دوای دەنگدان خەڵکیان فەرامۆش کردووە احتیمامیان نەداوە پیان نەهاتوونەتە نێو کێشەکانی خەڵک لە ناو کێشەکانیان نەژیاون ئەمە لە لای خەڵک نیگەرانی دروست کردووە بەڵام خەڵکێکیش هەیە باوەڕی بەوەیە کە گۆڕانکاری دروست ئەبێ ئەم قۆناغی ئێستا کە هەیە بە حکمی ئەو مادەی یاسایی کە هەیە مادەی نۆ بۆ ساڵی 2021 کە کۆمەڵێک گۆڕانکاری تێ هاتووە بۆ هەڵبژاردن بەڕاستی بۆ ئەمە پێویستە دی خەڵک خۆی وشیار بێ لەبەرەوەی جارێ دوو سێ تۆ بەردەوام دەنگ ئەدەی بەڵام هیچ ئەنجامی نییە پێویستە لێرەکە خەڵک ئیدی خۆی وشیار بێتەوە ئەم جار بتوانێت کاندیدی ڕاستەقینە کە لەگەڵ ئێش و ئازارەکانی خەڵکە ئەو کاندیدانە هەڵبژێرن ئەوانە هەڵ نەبژێرن کە پێشتر لە ناو پرۆسەکە بوونا بە حکم ئەوەی تەجروبەکە هەیە بۆیە پێم وایە کاندیدی سەربەخۆ باشترە کە بتوانێت
خزمەت بە خەڵکەکە بکاتن لەبەرەوەی لە چوارچێوەی ئەو بەرنامەی کە هەیە ڕاستەوخۆ ئەتوانێ پێشکەشی کا بۆ پەرلەمان و ببێتە نوێنەرێکی ڕاستەوخۆ بۆ خەڵکەکەی. لە ڕاستیدا خەڵک زۆر بە باشی هاتە دەم ئەم بانگەوازی ئێمەوە و سوپاسی تەفگەری ئازادی شەکەین کە هەمیشە پاڵپشتی ژنانی کردووە. من بۆ خۆم یەکەم ژنم لە گەرمیان لە مێژووی گەرمیانە لە مێژووی باشوورە کە بوو بێ بە ئەندام پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە ئەو 3 ساڵ و چەند مانگەی پێشوو کە من بۆ خۆم ئەندام پەرلەمان بووم لە عێراقا توانیمان سوپاس بۆ خوا کە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی گەل بکەین و ئەمە شوای کردووە کە گەل جارێکی تر بە تەکلیفی خەڵکە ئێمە خۆمان بربژێر بکەینەوە و چیمان کردووە لە پێشتر لە داکۆتیکردن لە خاکمان لە زمانمان یاخود لە قوتی مامۆسایان یاخود لە مافی جوتیاران و هەروەها لە داکۆتیکردن لە مافی کەم ئەندامان یان ژنان و هەروەها لە مافی مرۆڤ بەگشتی جارێکی تر ئێمە لەسەر ئەو بابەتانە درێژە پێ ئەدەین لە ئیشوکارەکانمان و هەروەها دەتوانم بڵێم ئێمە پلانی ئەوەمان هەیە کە بتوانین لە ئایندەدا لە عێراق یاخود لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کار لەسەر دەرکردنی یاسای نەوت و غاز بکەین کە ئەوە ئەبێتە هۆی ڕێگریکردن لەوەی کە هەچ کەس بە کێفی خۆی بیری لێبدا بیرە نەوتی لێبدا یاخود هەر کەس بۆ خۆی قاچاقی لە نەوت بکە یان نەوت بفرۆشێ و داهاتەکەی دیار نەبێ ئەمانە بۆ خۆی هەمووی دەگەڕێتەوە بە سوود بۆ گەلمان.